هەمومان ئەوانەی کەلەوە دەستگا حکوومەکانە یا ئەوانەی کەوا پەیوەندیان هەیە بە دەستگا حکوومەکانەوە ئەزانن چ ڕۆتینێکی کارژێڕی دارایی یاسایی هەیە لە وڵاتی ئێمە کە ئێمەی کە لەفشە کردو ناتوانین لە چوارچەوەی خۆمانە بە حڕیەت ئیش بکەین. ئیشکردن لەناو گوندی کارگووا کە ساڵە دوای ساڵ ئەم گوندا لە پێشکەوتندایە، بەڵام ئایا گوندی کارگۆی فڕۆکەخانەی سلێمانی بەپێی تموح و ئامانجی ئێمە کارەکە؟ ئەتوانم بڵێم تا ئاستێکی نزم بەپێی پێداویستەکانی ئەم ناوچەیە کارەکە، چونکە گوندی کارگۆ لە ناو فڕۆکەخانە کارەکە، فڕۆکەخانەش پابەندە بە کۆمەڵی سیستمی کارژێری و ئیداری و یاسایی زۆر توندەوە کە گوندی کارگۆش ناتوانێت بەپێی پێویستی خۆی بەپێی پێداویستی ناوچەکە ئیشەکانی خۆی جێبەجێ بکە. ئەمەش ماوەتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە چاو بخشێنێتەوە بەو سیستمە کارژێری و ڕێنمایانە کە تا بتوانن بازرگانان کۆمپانیەکان لە گوندی کارگۆی فڕۆکەخانەی سلێمانی و ئیشەکانیان بەڕێک و پێشی و بە ئاسانی جێبەجێ بکەن. داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە یەکەم دەستگای فڕۆکەخانە شارستانەکانی هەرێمی کوردستان کە بەپێی یاسا پەسەند کراوە کارای بکا بۆ ئەوەی هەردوو فڕۆکەخانەکەی هەرێمی کوردستان لەژێر یەک ڕێنمایە کار بکەین و بتوانین بەڕێک و پێچی کاروبارەکانمان بۆ خزمەتی هاوڵاتیان و بواری بازرگانی و گەشتیاری و بوارەکانی تری ئابووری جێبەجێ بکەین.